دادگا تەنها وەکو لەگەڵ ڕێزمدا وەکو یعنی فەرمانبەرێکی ئەم حکوومەتە هەڵسوکەوتی کردو لەگەڵ جیراوان چکە ئەگەر بینیبان پێشوەختە پێش بڕیاردانی دادگا سەرۆکی حکوومەت کە مەسوول بارزانیە ڕایگەیان کەوانت 5 بۆ 6 ساڵ حکم دەدرێن پێش دادگاشکەوت دەبووی دادگا ئەو کار لەسەر قسەیە و هار بە جواب تۆ چۆن پێش دادگا دەکەوی و پێش حکمی پێشوەختەیان بۆ دەردەکەی کەمەش دیارە ئەمەش پامێکی ڕوونەکە یعنی حکوومەت لەسەر و دادگاوەیە دادگاکان سربەخۆ نین دەبووی ئەنجومەنی دادوەری سەر بە حکوومەت نەبات تا ئاسا موچەشیان لە حکوومەتەوە بۆ دێ دەبوو بودجەی سربەخۆیان هەبایە پێویستیان بە هەتاوەکو بۆ نمونە پۆلیس کە پۆلیسە بینی دەبوو دادگاکان پۆلیسی خۆیان هەبە وەکو وڵاتان لە هەموو وڵاتان وایە بۆی مەسئولێک کەمری گرتنیان بۆ دەرکرد حکوومەت دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی هەبایە جێبەجێکە پۆلیس تایبەت بە خۆیان بۆ دانرابە بودجەی تایبەت بە خۆیاندا بۆ دانرابە بۆی مەجبوری حیزب و حکوومەت نەبنەوە بەڕاستی گومانی ئەوەی لێ دەکرێت کە بە سیاسی کراون و کەیسێکن کە زۆر تەجیل و تەجیلکاریان تێدایە و ئەو یاسایانەی کە بۆ کەیسی زیندانی کراوانی بادینان دانراوە ئێمە پێمان وایە ئەم جۆرە یاسایە ئەم یاسایە تایبەتمەند نییە بە و ناگونجێت لەگەڵ کێشە و کردداری ئەم ڕۆژنامەنووس و چالاگوانانە بەڵکو یاسای ڕۆژنامەوانی هەیە یاسای خۆپیشاندان هەیە غەدرێکی یاسایی و غەدرێکە لە مافی ئەو زیندانی کراوانە دەکرێت چونکە ئێمە پێمان وایە زۆر کەیسی گەورەتر هەیە لە وڵاتی ئێمە کە دادگا جوڵەی پێ نەکردووە یاخود ئەنداوەکاری گشتی نەیجوڵاندووە کەیسی گەندەڵیمان هەیە کەیسی داگیرکردنی زەوی کوشتتوکاڵیمان هەیە کەیسی بازرگانیکردنمان هەیە لەگەڵ داعشە ینی هەموو ئەوانە خەتەرێکن لەسەر ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەی ئێمە اینجا کەیسێکی وەکو کەیسی چالاگوانانی بادینان کەیسێکی زۆر بچووک و بێبەڵگە و بێ بنەماشە لە ڕاستیدا بۆیە ئەمە بە قەدری ئەزانین و ناڕازین بۆی کە بەرامبەریان کراوە لە ڕاستیدا دادگا ساحەی عەدل و عەدالەتە کاتێک کە بڕیار دەردەکرێت بە ناوی گەلەوە بڕیار دەردەکرێت ئەم یاسانەی کە دەردەکرێن لە پەرلەمانی شەهر بە ناوی گەلەوە پێمان وایە ئەم دانانی ئەم مادە یاسایانەی بۆ کەیسی جیراوانی بادینان یان حکومدراوانی بادینان کەیسی مادەیەکی نەگونجاوە و لەگەڵ کردارەکانیان نایە بۆیە دەرحەق بە مافی ئەوان نایاساییە و پێشلکاری مافی ئەوانە و نەعەدالەتی تێدایە و دادگاشی خستۆتە ژێر پرسیارەوە و هەڵایەکی گەورەشی ناوە لە ناوخۆ و دەرەوەی وڵات ئەوش بۆ سومعی هەرێمەکەمان زۆر خراپ دەشکێتەوە.